لەگەڵ بینەرانمان بەردەوامە بین فیچەرێک لە ئێستا ئامادە کراوە یەکێک لە هاوکارانمان فیچەرێکی ئامادە کردووە لەسەر کاراتێی خورماڵ تیپی کاراتەی گەنجانی خورماڵ کە دەستکەوتی زۆر باشە بەدەستهێناوە کە بەیەکۆ بینەریە بین و دوایەوەش پشوێ گۆرەگرین و ئەنجا بەردەوام بین لە پرۆگرامەکەمان فەر. ئەکادیمیای کاراتێی خورماڵ ناوێکی دیاری نێو کاراتێ و هونەرە جەنگیەکانی کوردستان و عێراق. کاراتێ هونەرێکی جەنگی نەریتی ژاپۆنیە. ڕەگوڕیشەی دەگەڕێتەوە بۆ دوورگەی ئۆکیناوا کە دوورگەیەکی بچووکە لە کەناراوەکانی ژاپۆن. وە کامرازێک بۆ بەرگریکردن لە خۆیان بەکارێننەوە. دواتر لە تەواوی ژاپۆن و ناوچەکەدا بڵاو بۆتەوە و پەرەیان پێداوە. یانەی کارەتەی خورماڵ ساڵی 1992 دروست کراوە و لەو کاتەوە هەتا ئێستا بەبێ دابڕان بەردەوام بووە لە پێگەیاندنی یاریزان. چەندین یاریزان و ڕاهێنەر و دادوەری لە ئاستی ناوخۆی و نێودەوڵەتی پێگەیاندووە. کاراتی ساڵی 92 بۆ 93 دامەزراوە لە ساڵی 2000 بن بەڕاستمی بوومەتە ڕایەنەری کاراتی و دەستەی ئەکادیمیامان دامەزراندووە بەردەوام خەریکی مەشق و ڕایەنەرەکانمان نەبین. تیپەکەمان بە دوو بەش پێگاتوە کاتا و کۆمێت خاوەنی 6 ڕایەنەرین بەشداری پاڵەوانتەکانی کوردستان و عێراق و غەربی ئاسیا و ئاسیا و عالەمان کردووە و تا ئێسەش بەردەوامین. ئەکادیمیای کاراتێی خورماڵ لە ئێستادا خاوەنی 300 یاریزانە لە تەواوی ئاستەکاندا. لەو 300 یاریزانە 7 یاریزانیان کچن کە شان بەشانی کوڕان تەواوی مەشق و ڕاهێنانە سەختەکان دەکەن و بەشداری پاڵەوانێتیە نێو خۆی و جیهانیەکان دەکەن. من یاریزانی کاراتی خورماڵ ماوەی ساڵ و نیمەکە پەیوەندیم کردووە بە ئەکادیمی کاراتی خورماڵەوە و توانیمانە بەشداری پتوڵەی عێراق بکەین، توانیمانە پلەیەکەمی بەدەست بێنین لەسەر ئاستی لاوان و ئێستا خۆمان ئامادە ئەکەین بۆ پتوڵەی نێودەوڵەتی ئێران. چەندین شێوازی جیاوازی کاراتێ هەیە، هەریەکەیان تەکنیک و فۆرم و فەلسەفەی تایبەتی خۆی هەیە. هەندێک لە ستایلە بەناوبانگەکان بریتین لە شۆتۆکان، وادۆڕیۆ، شیتۆڕیۆ، گۆجۆڕیۆ، کیۆکۆشین. لە ئەکادیمیای کاراتێ خورماڵ زیاتر گرنگی بە شۆتۆکان دەدەن. یاریزانانی ئەکادیمیای کاراتێ خورماڵ بە جۆرێک خۆیان بۆ ئەم یاریە تەرخان کردووە توانە و لێهاتوویان وای کردووە سەرنجی فدراسیۆنی عێراقی ڕابچێشن. چەندین ساڵە زۆربەی یاریزانەکانی هەڵبژاردەی عێراق پەروەردەی ئەم ئەکادیمیایان. بۆ ساڵی 2024ش 20 یاریزانیان لە ئاستە جیاوازەکاندا یاریزانی چالاک و لێهاتووی هەڵبژاردەی عێراقن. یاریزانەکانمان هەمیشە لە یاریزانەکانی پێشەنگی عێراق بوون و بۆ یەکەمین جار یاریزانی خورماڵ توانیت لە مێژووی کاراتێ عێراقدا یەکەمین مەدالیا لە ساڵی 2019 لە وڵاتی مالیزیا بەدەست بێنن لە پاڵەوانەتی ئاسیا و خورماڵ هەمیشە پاڵەوانی بەرەمێناوە و بەردەوام لە پاڵەوانەتەکانی ئاسیا و پاڵەوانەتەکانی عەرب و پاڵەوانەتی جیهان بەشداریان کردووە و یاریزانی پاڵەوانی ئاسیا یەکەمی ئاسیای هەبووە و یاریزانی لە ڕانکی جیهانی شەشەم و چوارەمی جیهانا بوو.
لە ساڵی 2011 دەستم کرۆ بە یاری کاراتی لە ئەکادیمای کاراتی شۆکەکانی خورماڵ توانیمە بگەم ڕیز هەڵبژاردی عێراق لە ساڵی 2015 چەندین نازناوم بۆ هەڵبژاردی عێراق بەدەستێناوە چەندی بەشداری چەندین پاڵەوانەتی نێوخۆی و دەوڵەتیم کردووە سپاس بۆ خواتوانیمە تاکە یاریزان بووم کە 5 مەدەلای ئاسیایی بەدەست بێنم وەکو تاکە یاریزان توانیمە بۆ یەکەم جار لە مێژووی عێراقدا بە شێوەی تاکە کەس مەدالای پێشکەوتوانی ئاسیا بەدەست بێنم کە ئەمە جێگەی خۆشحاڵیە بۆ من کە هەمیشە توانیمە ڕیکۆشکێنەر بم. مسلیم ئەکرەم یاریزانێک نمونەی باڵای کۆڵنەدان و بەردەوامی چیرۆکی مسلیم لە تەواوی هاوڕەکانی جیاوازە بەڵام ئەم جیاوازیە وای نەکردووە لە هاوڕەکانیدا ببڕێت و بێهیوا بێت بەڵکو شان بەشانی هاوڕەکانی بەردەوامە لە هەوڵدان و لە ئێستادا یەکێکە لە یاریزانە لێهاتوەکانی هەڵبژاردەی عێراق. لە تەمەنی 10 ساڵی ماوەی 12 ساڵە خەریکی یاری کاراتی لە ئەکادیمیای کاراتی شۆڕەکانی خورماڵ لەژێر دەستی باشترین ڕایەنەرەکانی عێراق و ئاسیا کاک بابەر و کاک محەممەد و چەندین ڕایەنەری ترکە لێرە مەوەتە سەدانەوەن و ماوەی ئەم 12 ساڵە کە هەموو ساڵەکان بەشداری پاڵەوانەتەکانی کوردستان و عێراق و دەرەوە و ئێرانمان کردووە و توانیمان نەتیجەی زۆر باش بەدەست بێنین لە ساڵی 2023 بەڕووداوێکی هاتوو چۆن قاچی ڕاستم لەدەستدات و بە دوای ڕووداوەکە دوای 5 مای ڕاستەوە دەستم کردەوە بە تەمرین ئەویش بە پشتیوانی هاوڕێیان و ڕایەنەرەکانم کە توانین دووارە بەردەوام بمەوە و سپاس بۆ خۆتانی لە ساڵی 2024 پلەی سێمی هەموو وڵاتە ئاسیایەکان بەدەست بێنم و لە هەمان ساڵا بووم باشترین یاریزانی و کەسایەتی ساڵی 2023 و 24 بەشی پاراۆڵمپیک. ئەمڕۆ کاراتێ لەلایەن ملیۆنان کەس لە سەرانسەری جیاندا وەک جۆرێک لە بەرگریکردن لە خود و وەک ڕێگەیەک بۆ باشترکردنی لەش جوانی و دیسپلینی دەرونی و متمانە بەخۆبوون دەکرێت. هەروەها وەرزشێکی کێبڕکەی بەناوبانگە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی وەک فدراسیۆنی جیهانی کاراتێ WKF سەرپەرشتی دەکەن.